سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات سەردانی بەغدا دەکات. سەرکردێکی پێشووی یەکەتی ڕای دەگەێنێت ئەوەی ماومانە لە کوردستان تەنها مەسعود بارزانیە. مەسعود بارزانی لە کاروباری حیزبی دوور دەکەوێتەوە. تورکیا لە زەوی و ئاسمانەوە هەرێم بۆردومان دەکات. بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم ئاشکرا دەکات شاندێکی حکوومەتی هەرێم بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی بودجە دەچێتە بەغدا. میدیای نزیک لە پارتی لە زاری ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە بڵاوی کردەوە بۆ تاوتوێکردنی پرسی بودجەی ئەم دوو مانگەی ئەم ساڵ و ساڵی داهاتوو دوای کۆنگرەی پارتی. شاندێکی حکوومەتی هەرێم بە زووترین کات سەردانی بەغدا دەکات. بەوتەی ئومێد سەباح مەسعود بارزانی سەرۆک وەزیرانی هەرێم داوای کردووە شاندەکە لە لیژنێکی وزاری پێک هاتبێت پەیوەندیدار بە بابەتی بودجە. سەرکردەیەکی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت بەهێنانە پێشەوەی گەنج و دوورخستنەوەی سەرکردایەتە کۆنەکان پارتی هەڵەکەی یەکێتی دووبارە ناکاتەوە. فەریدون عەبدولقادر لە میانی چاوپێکەوتنێکیدا ڕایگەیاند هەڵبژاردننی دوو جێگر بۆ سەرۆکی پارتی یەکێکە لە ئیشە ژیرەکانی مەسعود بارزانی. دەژڵێت پارتی ئەو کارە خراپەی یەکێتی دووبارە ناکاتەوە بەهێنانە پێشەوەی گەنج و دوورخستنەوەی سەرکردایەتیە کۆنەکان. دەژڵێت هیوادارم یەکێتیش لەم عەقڵە بێبەش نەبێت و بەخۆی دابچێتەوە. دەژڵێت کەس نەیتوانیوە شوێنی مامجلال بگرێتەوە لەم دەڤەرەیە. ئەوەی ماومەنە لە کوردستاندا تەنها مەسعود بارزانیە. مەسعود بارزانی دەسەڵاتەکانی خۆی بەسەر کوڕ و برازەکەیدا دابەش دەکات و کاری ئایندەشی تەنها بەهێزکردنی بارگەی بارزانی دەبێت لە دەرەوەی پارتی. شارپرێز لە ئازاری چەند ئەندامێکی باڵای کۆنگرەوە زانیاری ورد و نەبیسرا و ئاشکرا دەکات. ئەمڕۆ کۆنگرەی چواردەی پارتی دەستی باکارەکانی کرد و بڕیار وایە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. لە یەکەم ڕۆژی کۆنگرەدا بەدەنگی ئەندامانی کۆنگرا نێچیروان بارزانی بە جێگری یەکەم و مەسرور بارزانیش بە جێگری دووەمی مەسعود بارزانی دیاریکران. بەڵام بە هەرسێکیان دەستەی سەرۆکایەتیان پێدەوترێت. بە جۆرەی ئەو زانیاریانەی شارپرێس لە ژمارەیەک ئەندامی باڵای کۆنگرەی چواردەی پارتیەوە پێیدراوە مەسعود بارزانی دەسەڵاتەکانی خۆی دابەش دەکات بەسەر برازە و کوڕەکەیدا و نێچیروان بارزانی بۆ کاروباری حکوومەت و پەرلەمان و پەیوەندیەکان و مەسرور بارزانیش بۆ کاروبارەکانی حیزب و ڕێکخستن و دارایی. ئەو سەرچاوانە باسییان لەوەش کردووە دوای دابشکردنی دەسەڵاتەکانی مەسعود بارزانی تا ڕادەیەکی زۆر لە کاروباری حیزبی دوور دەکەوێتەوە و تەنها سەرقاڵی بەهێزکردنی بارگای بارزانی دەبێت و هەندێک لە ئیش و کارە حیزبیەکانی لەوێ ڕایی دەکات. دوای زیاتر لە 75 ساڵ لە دامەزرانی پارتی و بەستنی 13 کۆنگرا ئەمڕۆ بۆ یەکەم جار لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان دوو کەس بە جێگری سەرۆکی ئەو حیزبە هەڵبژێردران. ئەمڕۆ پێنجشەممە فڕۆکە جەنگەکانی تورکیا بۆ دووەم ڕۆژ گوندەکانی سنووری پارێزگای هەولێریان بۆردومان کرد. نیوەڕۆی ئەمڕۆ فڕۆکە جەنگەکانی تورکیا کوێستانەکانی سنووری برادۆستیان بۆردومان کرد. دوێنێژ لە ناوچەکە بۆ چەند جارێک فڕۆکە جەنگەکانی تورکیا ناوچەکانی بێجوانان و گوندی بۆڵەیان بۆردومان کردووە. هاوکات هەر ئەمڕۆ تۆپخانەکانی سوپای تورکیا لە سنووری برادۆست شوێنەکانی گەلی ڕەش و تارستا و کەمکۆڕایان تۆپباران کردووە. تورکیا بە بیانووی هەبوونی بنکە و بارگەکانی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بۆردومان دەکات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە بن.